کاتتان باش من کامەران حاج عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر دەگیرکردنی باندێکی دزی تایبەت بە دزینی ئۆتۆمبیل لە نێو شاری هەولێر. باندێک لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا لەلایەن هێزەکانی ئەمنی شاری هەولێرەوە دەگیر کراون کە کاریان تەنها دزینی ئۆتۆمبیل بووە لە نێو شاری هەولێر و دەوروبەری. هەوڵ دەدەین بزانین ئەوانەی کە دەیانەوێت ئاسایشی شاری هەولێر تێک بدەن چێن و ئەو باندانەی کە لە ماوەی ڕابردوودا لەلایەن هێزە ئەمنیەکانی جۆربەجۆری هەولێرەوە دەگیر کراون چ جۆرە باندێکن. زۆرترین ئەو تاوانانەی کە لە هەولێر ئەنجام دراون چ جۆرە تاوانێکن لەگەڵمان بن. ئێستا ئێمە لە بەڕێوەبەرەتی پۆلیسی هەولێرین. پۆلیسی هەولێر لە چەند ڕۆژی ڕابردوودا توانی باندێک دەگیر بکات بۆ خۆیان باسی لێوە دەکەن. باندێکیان دەگیر کردووە. ئەو باندە لە ماوەی ڕابردوودا تەنها کاریان دزینی ئۆتۆمبیل بووە. ئێمە هەوڵ دەدەین لەگەڵ تۆمەتباران یاخود تاوانباران لەمانەوە قسەیان لەگەڵ بکەین بزانین چۆن ئەم کارانەیان ئەنجام داوە، چۆن یەکتریان ناسیوە و چەند حاڵەتی دزینی ئۆتۆمبیلیان کردووە. دەکرێت پێم بڵێیت لە کێکەوە ئێوە دەستان بە دزینی ئۆتۆمبیل کردووە؟ تقریبا 2 مانگ دەبێت. 2 مانگە؟ یعنی لە پێشوودا هیچ نەبووە، هەرە 5 ئۆتۆمبیلە بووە. یعنی لە کۆی گشتی ئۆتۆمبیلەکان پێ باشە. چۆن بیرۆکەی ئەوە دروست بوو لەلاتان کە دزینی ئۆتۆمبیل سوودی دەبێت بۆ ئێوە؟ یعنی بۆ بیرت لە دزین کردەوە؟ یعنی ناتەوێت هیچ بڵێ یا نازانی چی بڵێ؟ وەڵای نازانم، زۆر تاوانبارم. هەز دەکەیت تاوانبار؟ زۆریش. ئەوەی چۆن پلانتان دادەنەکە ئۆتۆمبیلەکان بن؟ تەنیا کیاتان بردووە؟ بەڵێ. 5 ئۆتۆمبیلی کیە؟ بەڵێ. لە هەولێر ئۆتۆمبیلەکانتان بردووە؟ بەڵێ. لە چ گەڕەکێ؟ 5 حەسارە لاوان ئاوێنە شار بەحرکە. بەحرکە هەمووی لە هەولێر؟ بەڵێ. باشە. بەڕێزەکەم ئەو کاتێک کە ئۆتۆمبیلتان دەبرد لە چێ ساختان دەکردەوە؟ من نازانم بەس یەک دانەگەنان بووە. یەک دانە تۆ لەگەڵیان بوو؟ وەکو شیفەری شتێکی ڕۆژمە نەمزانیەوە شتەیە. ئاها، یعنی تۆ لە دەست پێکدا لەگەڵ ئەم برادەرانەی خۆت نەبووی؟ نەخێر. یەک ئۆتۆمبیلتان بردووە؟ یەک ئۆتۆمبیل ئەش بە شیفەری شتێکی ڕۆژمە و لاهێنانمەوە تر نازانم. نەمزانیوە شتێکی وایە. یعنی بە سوودفە تۆ چوێ ناو بابەتەکە؟ بەڵێ. فریویان دای؟ بەڵێ. باشە. دەمێک بوو ئەوانە دەناسین یان ماوەیەکەن؟ ماوەیەکە دەیانناس. ماوەیەکە دەیان. بەڵێ. باسی چیان کرد لە مەوزوعەکە؟ چۆن ئەگەر تۆ وا دەڵێ چۆن تۆیان هەڵخەڵەتان بۆەوەی دڵنیاون هەتا شارێکە ڕۆین بەکو کری تەکسیت ئەدەینێ بمان بۆ بماهێنەوە. من ئاوا ڕۆیشتمە. یعنی تۆ سایق ساکسیم بەڵێ. سایق تەکسی؟ بەڵێ. ئەوان تۆیان بەکارهێناوە بۆ ئەوەی کردداری دزیت پێ بکەن. باشە. دواتر کە ئۆتۆمبیلەکە بردرا بینیت چۆنیان برد؟ بە چەک بردیان یاخود ئەیچیان پێ نەبوو، هەراوا بردیان. لەبەر چاوی تۆ بردیان؟ من تۆزە دوور بووم کە بردیان نەمزانی براوە، ئەمزانی خۆیانە. یعنی نەزانی حالەتێکی دزی ڕوودا؟ نەمزانی. نەزانی. دواتر ئەی چۆن ینی بۆ دڕۆم بوویەوە؟ دوایی کە چوینە ئەو جێگایە دایانە دوای زانیم. لە چیان دانا؟ شارێکی کوردستانە. یعنی لە شارێکی تریان دانا؟ لە شارێکی تریان دانا. بۆچی ناوەکە ناین؟ چەمچەماڵ. یعنی سیارەکەتان برد بۆ چەمچەماڵ؟ بەڵێ. لەوێ بیفرۆشن و ساخیکەنەوە؟ بەڵێ بەڵێ. هەستت چییە تۆ ئێستا کە هەستت چیە؟ ینی پێت وایە شتێکی ینی ئەگەر هەڵەیەکت کردبێتن ئەو هەڵەیە ینی چۆن بەسەرتدا تێپەڕیوە؟ من خۆم بەهەڵە دەزانم لەبەرەوەی نەمزانی شەشیوە هەیە. ئامۆژگارت چییە بۆ خەڵک؟ ئامۆژگاریم بۆ ئەوەیە بەهەڵە داناچن لە حیاتی. لە ژیانیان بەهەڵە ژیانیان قەت هەڵە نەکەن. بەرەوەی سەمنەوە هەڵەیەکە نەمزانیوە تر ئەو تووشم بۆ ئەو سەرەوە نازانم. باشە. تۆ چەند ئۆتۆمبیلت بردووە؟ 5 ئۆتۆمبیلە بەشدار بوومە لەگەڵیان. لە هەر 5 ئۆتۆمبیل؟ بەڵێ.
باشە بۆچی بیرت لە بردننی ئۆتۆمبیل کردە؟ لای من هیچ بیر نەکرد بۆ کوڕا پێمانی وت ئەو دەیوت دایکەمە ئیشم بۆتان ئێوە بەس لەگەڵ مابن تەنانەت ئێمە من لەگەڵ شیدانە بەزیوم ئەو دەیکرد ئیش و دەیبەر دەیفرۆشت. باشە لەکوێ ئەو ئۆتۆمبیلەتان دەبێت لەکوێ ساختان دەکردەوە هەمووی لە چەند سەماڵ ساختان دەکردەوە؟ بەڵێ ئەو کوڕە دەیگوت من خۆم دەیفرۆشم نەی هێش دێمە بڕی لەگەڵیان. باشە لەکوێ ئەو پێنج ئۆتۆمبیلە چەند قازانست کرد لە ڕووی مادیەوە؟ لە بە هەمووی دەوەرەقە 12 وەرەقە. 12 وەرەقەت قازانست کرد؟ پێنج ئۆتۆمبیلت فرۆشتۆ 12 وەرەقە؟ هەرە هاتۆ 2 وەرەقا وەرەقەنیشدا پێمان دەوێت ئەیت پارە ناکە. یعنی تۆ مستەقبەلی ژیانی خۆت هەموو تەمەنی خۆت لەسەر 12 وەرەقەدانە؟ وەڵێ زۆر هەڵە بوو. باشە ئەو ئۆتۆمبیلانە ینی خەڵکی سیڤیل بوون؟ بەڵێ چۆن دەتان برد ینی ئەو ئۆتۆمبیلانە ینی خاوەنەکان شۆفێرەکانتان دەبینی بە زۆری زۆرداری لێدان؟ نانە ئەو کوڕا خۆی شەو درەنگ لە دوای ساعت 2:03 جامەکەی شکان ئەو کوڕە دەیکردەیش. ئەها ینی بە شەو حالەتەکەتان بەڵێ دزیەکەتان کردووە؟ بەڵێ بە شەو بەڵێ جامەکەتان دەشکان؟ ئەو کوڕای شکان دەیکردەیش. بۆچی بەس کیات دەبا کیاتان دەبێت؟ خە من نەمەزان ئەو کوڕاویت من هەرە وازانم. ینی زیرەکی لە بردننی کیا بووە؟ بەڵێ چی دەڵێت؟ لای داواکارمەوەیە لە هەموو گەنجانی کوردستان هیچ هاوڕێتیشی برادری خراپ نەکەن 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 برادەراتی خراپ برادراتی خراپ نەکەن برادری خراپ فری و درای لەلایەن برادری خراپەوە ئەو کوڕە بە ئێمەی وت من تەنانەت دەش نابێت زاوازم کردو ژیانی ئەو سەرگەنی بێگەن ئەو کوڕە مێشکی ئێمەی تێکدا تازە زەواجت کرد بەڵێ چەند دەبێت؟ تقریبان 2 مانگ دەبێت 2 مانگە تۆ زەواجت کردەوە ئێستا خێزانەکە تۆ دەبێنێ بە کەلەفچەیی یانی بەڵێ قۆڵ بەست کراوی بەڵێ زۆر پەشیمان زۆر پەشیمانم برادری خراپە برادری هیوادارم کەس برادری خراپ برادراتی خراپ نەکە هەموو گەنجانی کوردستان. ئێوە چی دەکەن لێرە دەبینین تاوان بارانتان هیناوەتە ئەو ناوچەیە؟ بەێ دوای ئەوەی کە تۆمەتبارەکان چەند ڕۆژێکە لە لایمەدە ژیر کراینە ئەترافیان کرد لەسەر هەموو قەزیەکان ئێستا حالیان بە دوای وەرگرتنی موافقەی بەڕێز دادۆری لێکۆڵینەوە لەگەر محقعدیەکان کردداری کەشف دەلالە دەکەین بزەبت ئەو شوێنی کە کیایەکەی لێ ڕاوەستا بوو ئەو بار هەرگرا کود زییتیان نفسی ینی شوێنی ئەو تاوانەیە کاوان چۆنێت کیایەکەیان بزڵ یەکەم تاوانیش لێرە دەستیان پێکردێ لە هەرشەم لە سنووری نووسنگەی بەحرکەیە بۆ خۆی 5 حالەتی دزیم بووە پێنج حالەتیانی ئەتراف کردیا لە لایمە ئەو سێ کەسێکە جیرانە لێرە چاریان مشارەکەیان کردیا هێشیان لە لای برادرانی ئاسایش ئێستا جیرایە ئەو دوای لە لایمە مشارەکەیان کردیا بزەبت ئێستا ئەمەلیەکە کو کردیتیان کو دزیەکەیان ئەنجامدایە نفسی ئەمەلی دووبارە دەکەن. باشە حالەتی دزین زۆرە لە هەولێر حالەتمان هەبووە پێشتر لەو فترەی ڕۆیشت لە نهایەتی 2010 و بدایەتی 2019 حالەتمان هەبووە بەس هەردووشیان دوو شەبەکە بوو یەکیان ئیمازدە بوو کە ئێستا جیرانە ئەوانیش ئەترافیان کردی لەسەر 5 مازدا 5 سیارەی مازدەیان دزی بوو ئەترافیان کردی و هەموو ئیجرعاتەکان لەگەریان تەواو کرایە ئەوە شەبەکە ئەخیری بوو کە جیرا و ئێستا حالیان هیچ حالەتێکی دزی نەمایە لە پاشەوان کەواتە هەموو ئەو باندانەی تایبەت بوون بە دزینی ئۆتۆمبیل ئێستا لە هەولێر دەستی بەسەردا هەر هەمیان ژیرانە و یەک باند نەما لە دەرێ باش زۆربەی ئەوانەی کە دزیان دەکرد خەڵکی دەرەوە بوون هیچیان ئەو باندانەی لەو فترە ئەخیری جیرانە هیچیان خەرچی ناو هەولێر و دەوروبەرینی هەمویان خەڵکی شارەکانی تر بوونە و هاتینە هەولێر. باشە سەبارەت بە شۆفێران چیان چه ئامۆژگاریەکتان هەیە؟ ئەوەی کە ئەمە لە شۆفێرانمان هەیە زیاتر کە ئۆتۆمبیلەکان چاودێری بکەن خاستن ئەگەر گەراجی هەبوو لە ماڵی لە دەرەوە ڕای نەگری یان کە دەستە شوێنێکی عام گشتی لە گەراج ڕای بگری
خاستن ئەو سیارانەی مۆدیلکەونن کە ڤێکترایە ئۆمیگایە مازدێ بە هەموو سویجێک ئیش دەکات ینی مەترسی زیاتر لەسەرەوانێ مۆدیل کۆنەکانە بە هەموو سویجێک ئیش دەکات بە سویزی جۆکەر بە سویزی هەموو سیارەکانیت کە ئیش دەکات دەتانی ئیش پێ بکە و زۆر ئاسانە دزینێ بە سیارە مۆدیل نوێیەکان ئەگەر بکرێت GPS ببەستن زۆر ئەمانە لە بۆ خۆیان GPS و کامیرەش هەبێت ینی لە ماڵەکان چونکە GPS سیارێک بای دوو دەفتەریە دەتانی کابرە بە $100 GPS شتێبێخی باشە گریمان دزینەکە تا ڕادەیەک بۆ ئەوان شتێکی ئاسایی بێ بەڵام ساختکردنەوەی ئۆتۆمبیلەکە لە چێ ساغ دەکرێتەوە مە زەحمەت نییە ئۆتۆمبیلێکی دزی بفرۆشی ئەوانە دیارە بیدایەت ئیتساڵیان دروست کردیە لەگەر ئەو منتیقەی کە ویستیان سیارەکەی بن کە چەمچەمانە لەوێن دەرمشتریان پیا کردیە ڕۆژانە هەر لە چەمچەمال ڕۆژانە کە دەیانبرد بە شەو دەیانبرد پاش سعات دوو شەوێ لە بۆ بەیانیەکەی سعات 4 و 5 و 6 بەیانی لەوێن دەرمشتریەکە چاوەڕوانی دەکردن ئێستاش ئەمە معلوماتی تەوامان لەسەر ئەو کەسەی هەیە کە لەوێن دەرلی دەکردن ئینشاءالله لە ئایندەیەکی نزیک ئەویش دەزیێت باشە ئەوانەی کە بوونەتە قوربانی چۆن کیایەکەیان دەست دەکەوێتەوە ینی ئەگەرێک هەیە دەستیان بەتەکید ئەمە لە ئەو شخصی کە کیایەکانی لەوانە کڕیتەوە هەر 5 کیایە تشخیصمان کردیە ناویمان هەیە ڕقم تەلەفۆنمان هەیە بە بڕیاری دادوەر ئەمر قەبزی دۆ دەردەرین بە ئیتصال لەگەر پۆلیسی چەمچەماڵ ئینشاءالله ئەمە لە ئیتصالداین بەکەواتە سیارەکان حەجز دەکرێت بەتەکید حەجز دەکرێت. چیرۆکی ئەو باندە چییە کە لەسەر زیینی ئۆتۆمبیل دەرچیت کراوە؟ بەڵێ زۆر سپاس لەم ماوەیە بەستەنها باندێک نا چەندین باندمان دەستگیر کرد لەسەر ئەوانەی کە مەسەلەی سیارە دزین دوایین باند ئەو باندەیە کە ئێستا پێکاتوونە لە 4 تاوانبار کە دوای دەستگیرکردنیان دانیان بە تاوانەکانیان دزینی ئەمجارەیان تەنها سیارەی کیا بووە کە 5 سیارە لە ماوەیەکی کورت ئەو سیارانە دزران دوای لێکۆڵینەکان بە دۆداچوون بۆ ئەو تاوانبارانە تواندرە لە ماوەیەکی کەم ئەو تاوانبارانە دەژی بکرێن و دان بە تاوانەکان بنێن و دان بۆ دابنێن کە ئەو سیارانیان دزیوە دوجار ڕەوانەی چەمچەماڵیان کردووە و ئەم سیارانە هە لە چەمچەماڵیش گوازراوەتەوە بۆ شاری کەرکووک چەند باندێک دەژیر کراون لە هەولێر بۆچی لە هەولێر ئەوانەی کە باندی تایبەتن بە دزینی ئۆتۆمبیل بۆچی زیێدەتر لەسەر ئەو کەیساوانە کار دەکەن ئێمە ئەو باندانەی دەژیرمان کرد دانیان بە تاواننا لەسەر چەند کەسێک لە کەرکووکیش کە ئەوانە ئەو ڕەبتەیان دروستکۆ لەگەڵ هەرێمی کوردستان و هەولێر بە تایبەتی دوای هەوڵدانێکی زۆر دوای 2 مانگ هەوڵدان و بڕیاری دەژیرکردنی لە کەرکووک دەرچوو و بڕیاری دەژیرکردنی لە هەولێر بۆ دەرچوو چەندین هەوڵەشی تواناماندا تا توانیمان قەنعاتیان بێ بکەین بۆ ئەو تاوانبارانە کەوانەی دەستیان لەگەڵ تاوانبارانی هەولێر هەبوو بۆمان ڕاوانە بکەن دوای هەوڵێکی زۆر و 2 مانگ تێپەڕبوون ئەوجا تاوانبارەکەیان تەسلیمی ئێمە کرد ئەویش دانی بە هەموو تاوانەکاننا بۆیە لێرە دەڵێم ینی پێشتر ئەوەندە ئاسان نەبوو دوای 16 ئۆکتۆبر و ئەو بارە دەبینی جەنابەت راپۆرتشی لەسەر کردووە دەبینی لە کەرکووک ئاسانە دزین و دزینی سیارە و دزینی خەڵک و دزینی ماڵ و بڵاوبوونەوەی حەبی مادە هۆشبەرەکان و مخدرات بە هەموو شێوەکانیانەوە و لەبەر ئەوەی لە سنووری ئێمە وەکو نزیکە بە ئاسانتر کەواتە خراپی دۆخی ئەمنی لە کەرکووک کاریگەری لەسەر کاریگەریشی زۆر خراپی کردووە لەسەر ئەرکەکانی ئێوە بۆ بەرقەرارکردنی ئاسایش باش قڕستر بووە قڕستر بووەمە قڕستر بووە لەبەرەوەی کە ئەو باندانە ئکسا ئەو سێ کەسەی کە ئەو باندانەشمان دەژی کردووە زۆربیان خەڵکی کەرکووکن ینی ئاخر باندی ئەوەی کە سارەکیایەکە هەرچوانن دانیشتوی شاری ینی خەڵکی کەرکووکن بەس لە هەولێر دادەنیشن بەس خەڵکی کەرکووکن و لەوێ ڕەبتیان هەیە لەگەڵ تاوانباری تر دوای ئەوەی ئەو سارانیان دزیوە گەیاندوتیانە شارۆچکەی چەمچەماڵ لەوێش باندێک ئەوانەی ڕەوانەی کەرکووک و شارەکانی تری خواری و عێراق یاخود گواستیتەوە سنووری ڕانیە و قەڵاتزی باشە سەبارەت بە دیاردەی دزین یان حاڵەتەکانی دیکەی تاوان زیاتر لەو ماوەیەدا تەنیا مەسەلەی دزیە ینی زیاد بووە یاخود مەسلەی دیکە شەوەکو مادەی هۆشدار یاخود حاڵەتی دیکە چەند باری ئابووری بەرز بێتەوە
استقراری سیاسی منطقە باشتر بێتن ئەمە ئەوەندە وەکو دەستگا ئەمنیەکان بۆ کارەکانمان ئاسانتر دەبێت و ڕێژەی تاوانیش دادەبەزێتن هەست پێ دەکەین کە ماوەکە ئەوە خەریکە تاوانەکان زۆر کەم دەبتەوە یاخود دەتوانم بڵێم هەندێک کاوان هەر بنبڕ بووە هیوادارم ینی یەک لە ئاوەتەکانمان ئەوەیە کەرکووشی جارشتر بگەڕێتەوە سەر دۆخی پێشتری جارش کە بارە ئەمنیەکە کۆنتڕۆل بکرێت زاهریان تەمەشای کەرکوو دەکەی دەڵێ هیچ نییە بەس وەرە بڕۆ ژۆرەی تەمەشایکە لە ژوورەوە دەبینی لە کوشتن لە ڕفاندن لە دزی سیارە کەم تەرخەمی هێزەکانی ئەمنی لە شاری کەرکووک وای کردووە ناسەقامگیری لە دەوروبەری کەرکووکش دروست بکە کاریگەری لەسەر پارێزگاکانی هەروایە هەرێمی کوردستان بەنسبەت کوردستان و بە تایبەتی هەولێر دوو شار زۆر گرنگن یەکیان کەرکووکە ئەوتر مووسڵە چەند ئەوانە باری ئەمنی مستەقر بێ ئەوەندە هەولێر زیاتر مستەقر دەبێ باشە سەبارەت بە ڕێنماییتان بۆ هاوڵاتیان ینی لەگەڵ دۆخی ئێستا زۆر جار ئێوە داوا دەکەن لە هاوڵاتیان کامێرە لە بەردەرگەی ماڵی خۆیان ببەستن ئەمە تا چەند هاوکار دەبێت بۆ کاری ساڵی 2013 بەرنامان ئەوە بوو کە هەمووشماندا ڕێژ کۆتاییمان پێێنا کە ئێمە زیاتر لە 5,000 کامیرە لەو شارەدانێ ئەو بارە سەختە ئابوووریە شەڕی داعش هەموو ئیشەکانی ڕاگرتی بەڵام بەنیازنە داهاتوو بیکی بەردەوامە لەبەرەوە یەک لە بەرنامە گرنگەکانی شار لە هەموو دنیا ئەوەیە ئەنی پرۆژەیەکی استراتیژی زۆر گرنگە بە سوپاسەوە بۆ سەرۆکی حکوومەتیش کە لە بەرنامەدایە لە ماوەشی نزیک ئەوە جێبەجێ بکرێت بەڵام ئێمە لە داوا لە هاوڵاتیان دەکەین لە هەموو ماڵەکان هەر بۆ خۆیان هەر بۆ پاراستنی سەر و ماڵی خۆیان کامیرەک هەبێ شێ هەم هاوکارە بەوان هەم هاوکاریشە بۆ دەستگام گرنگە زۆر گرنگە. دەتوانین بڵێن دوای داعش هیچ مەترسێک لەسەر ئەمن و ئاسایشی هەولێر نەماوە؟ لە ڕووی سەربازی هیچ مەترسێک لەسەر شاری هەولێر و هیچ شارێکی هەرێمی کوردستان نەماوە بەڵام وەکو هەموویاک دەزانن داعش پێش ئەوەی کە هێزێکی سەربازی تیرۆریست بێ فکرەیە و ئەو فکرەیە ئەو ئەفکارە تونڕەوە تیرۆریستیە هەتا ئێستاکە هەرماوە و لە هەر کاتێکدا دەتوانن هەوڵ بدەن مەترسی دروست بکەن لەسەر شارەکانی هەرێمی کوردستان. کەواتە مەترسیەکە لەسەر فکرەکێ؟ بەڵێ و ئێمەش بەرنامەی خۆمان هەیە و زانیاری پێویست ڕۆژانە وەردەگرین و دەستگایەکانی ئەمنی لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە شاری هەولێر زۆر ئەکتیڤن دەتوانین ڕوبەڕووی هەموو مەترسیەکانی ئەو بیرەتون ڕەوێ بینەوە. باشە هیچ هەوڵێکە بۆ لە ڕابردوودا؟ بێگومان هەبووە و ئێمەش بەرنامی خۆمان هەبووە و ڕوبەڕوو بووینەوە. ینی پوچەڵتان کردووە؟ بەڵێ. زۆر باشە. تەنیا گروپی داعشە وەکو مەترسی لەسەر ئاسایشی هەولێر یاخود باندی ترش هەن مافیای ترش هەن؟ ئێمە لە کارەکانی خۆمان ئەساب بۆ ئەگەری هەموو لایەک دەکەین بەڵام ئەوەی دەیبینن بە شێوەیەکی دیاریکرا و ڕێکخراوی تیرۆریستی داعشە و هەر هێزێکی تر هەر ڕێکخراوێکی تر کە لەو مانتیقەیە کە لە ڕێکخراو ئەوانی هەرێمی وڵاتانی هەرێمی لە هەر شوێنێک کە هەوڵی ئەوە بدەن مەترسی دروست بکەن بێگومان ئێمە بەرنامەی خۆمان هەیە و دەتوانین ڕوبەڕووی هەموو هەوڵەکان بدەینەوە. باشە باز لەوە دەکرێت بە پێ ئامارەکان ینی ساڵی ڕابردوو لەگەڵ دەستپێکی ساڵی 2019 ڕێژەی تاوان و کردارەکانی خراپەکاری کەمتر بووتەوە ئەمە تا چەند ڕاستە؟ ئەمە تێبینی کرا لە ئامارەکانی شەژمانجی دووەمی ساڵی 2010 کە ڕێژەی تاوان لە هەندێک لە جۆرەکانی هەندێک لە جۆرە تاوانەکان ڕێژەکە بەرز بوویتەوە لە ڕێزەی سروشتی خۆی زیاتر بووە. ئێمە لە سەرەتای ساڵی 2019 بەرنمەیەک دانرا لەلایەن لیژنەی ئەمنیەوە بەڕێوەبەرایەتی ئاسایشی هەولێر لەگەر فەرماندەی سەربازی هەولێر ڕاست پێدران بۆ ئەوەی هەستن بە دەستگیرکردنی هەر کەسێک کە فەرمانی دەستگیرکردنی لەلایەن دادگاوە هەبێت و
ئامادە نەبێت خۆی ڕادست کرد بێت یاخود لە زۆر لە زۆرەکان خۆی ڕادست یاسا نەکرد بێ و نەگیرا بێ ئێمە توانیمان لە ماوەی 13 ڕۆژ بە دیاریکراوی لە 21 تاوەکو 107 کەس دەستگیر بکەین ئەوانەی کە فەرمانی دەستگیرکردنیان هەبووە هەر لە مادەی 406 واتە کوشتن و تاکو دەگاتە دزی و باندەکانی بەکارهێنانی مادە خۆشبەرەکان. بەڵێ ئەوانەمان دەستگیر کرد و هەروەها ژمارەیەکی تر کە هەستیان کرد هێزێک هەیە ئیزراعات دەکا دەستگیریان دەکا ژمارەی زۆر کەس هاتن خۆیان ڕادستی یاسا کرد ڕۆژانە لەو مەرکەزەکانی پۆلیس چوون ئەو شوێنانی کە فەرمانی دەستگیرکردیان لێ هەبووە و ئێستاکە بە پاژەوەی چاوماخشاندەوە بە ئامارەکانی تاوان لە مانجی بە تایبەتی مانجی 2 مانجی 3 لە پاش ئەو هەڵمەتە ژمارەی تاوانەکان زۆر لە ڕێژەی سروشتی خۆیان نزیکن دەتوانم بڵێن لە ڕێژەی سروشتی خۆیدایە و ئێستا شاری هەولێر شارێکی زۆر زۆر ئارامە لە ڕووی ئەمنیەوە و لە ڕووی ژمارەی تاوان زۆری تاوان زۆر ژمارە و تاوانەکان و هەروەها زۆرەکانیش زۆر ڕێژەکانیان سروشتیە. باشە سەبارەت بە دەستگیرکردنی ئەو کەسانەی کە بڕیاری دادگای بۆ دەرچووە دەستگیر بکەن زۆر جار دەگوترێت هەندێک لە تاوانبارەکان چاوپۆشی لێ دەکەن. هەندێک جار بەهۆی هەر بارودۆخ و زروفێک بێ ڕەنگە هەز دەکەین لە دەستگایەکانی ڕوبەڕووبوونەوەی تاوان بە شێوەیەکی گشتی مچینە هەندێک جار ئیهمالی پەیدا دەبیتن و ئێستا کە هەر کەسێک کە فەرمانی دەستگیرکردنی هەبێ لەلایەن ئەو هێزەی ئێمەوە دەستگیر دەکرێتن بەبێ جیاوازی بەبێ جیاکردنەوە کەەوە چێ یان چێنیە و کەسیش تاکوی ئێستا نەبووە کە تەداخلی کارەکان بکاتن یاخود کەسێک نەبووە کە وەکو برێن عەسانەی هەبیتن ئەوانەی کە ئامادەنە تاوان بکەن دەبی دەستگیر بکەن و بۆ نمونە ئەو کەسەی بە هەر مناسبەک بە هەر هۆیەک بە هەر کێشەیەک شەڕە خۆشیە ناخۆشیە ئامادەبی تەقە بکە دەبی بێ لە ئێمە بگیرێ. دەتوانین بڵێن ئێستا هەولێر سەقامگیرە ئاسایشی تێدا 100%. شاری هەولێر ئارامترین شارە لە هەرێمی کوردستان و هەروەها ئێستا کە بەرەو نەورۆز دەچین بەرنامەمان داناوە بۆ ئەو میوانانەی کە دێن سەردانی هەرێمی کوردستان دەکەن هەروەها بۆ خەڵکی هەرێمی کوردستان ئەوانەی لە ڕۆژانی نەورۆز هەڵدەستن بە بستنە دەشت و دەر و سەیرانگاکان ئێمە بەرنامی ئەمنمان داناوە بۆ ئەوەی لێرە لە ناو شاری هەولێر ماڵ و سەرمانە پارێزراوبی و لە دەرێش کەش و هەوایەکی ئەمنی ئارام بەڕێوە بسی کە بتوانن جەژنی خۆیان تێدا بکەنەوە و ئێستاکە شاری هەولێر چ لە ڕووی تاوان یاخود لە ڕووی لە هەموو ڕووە ئەمنیەکانەوە لە ساڵانی لە زۆربەی ساڵانی پێشوو ئارامترە و بەزاکە زۆر باشە. لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا ناحەزانی کورد بە هەموو شێوەیەک هەوڵیان داوە ئاسایشی شاری هەولێر کە پایتەختی هەرێمی کوردستانە تێکی بدەن. ئەوەی کە دەیبینین ئەو ئۆتۆمبیلەی لە دواوەی منە ئۆتۆمبیلێک بوو کە لەلایەن چەکدارانی داعش پڕ کرابوو لە TNT ئامانجیان ئەوە بوو لەم هەولێرە تەقینەوەی تێدا ڕوو بدەن و ئاسایشی هەرێمی کوردستانی تێک بدەن. بەڵام خۆشبەختانە بە هەوڵ و هیممەتی هێزەکانی ئەمنی و هێزەکانی پێشمەرگە توانراوە ئاسایشی هەولێر کە پایتەختە بە باشی بپارێزرێ و ئێستاش بەرپرسانی ئەمنی لە شاری هەولێر چ پۆلیس چ ئاسایش دەڵێن ئاسایشی هەولێر 100% دابین کراوە و هیچ مەترسیەکیش لەسەر ژیانی هاوڵاتیانی شاری هەولێر نییە. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێێت.